چەندی لەسەر مەیگرانکەن چەندی بازی بخەنە سەرما ئەمە دەیهاوینەوە سەر ئەو میلەتەی ساڵ بۆ ساڵێ خەڵک بەخێوی ناکە خەڵک بۆی دەرنانی خەڵکی گوندەکان بۆی دەرنانێ ئەو ساڵ باران وشت زۆرە خەڵک بەخێوی دەکات ساڵان باران نەبوو لەوەڕ نەبوو حکومەتیشی هاوکارێکی خەڵکی نەدەکرد هەتا بگرە ڕێگریشی لێ دەکرد لە زۆر شتی ئالێکی گومرگی زۆر داهاویشتە سەرێ هاتو چۆ جوڵەی بازرگانی عنی ماڵات دەگوازراوە پارە هەر نەبە پاران لێدەستان پارەی ئەوان لێدەستان 10,000 20,000 لێدەستان دا ئەو کاکەگیان ئەو ماڵاتەی دەگوازینەوە بە وەرەقە دەبە وەرەقەی بکەیت بینی هەولێر و بینی ئێرە و هەولێری وەرەقان پێدەکردین ئەو کارەکەشی هەر ئەوەیە ئالی کوشت ئەو ساڵ ئالیکەیە ساڵان نەبوو ساڵان ئالیک هەیە و گران بۆ نرخ ئەو قەیرانی ماڵاتیە بەهۆی ئەو شەڕەشەوە ئێستا ئەو شەڕە ڕێگای گرتووە لە هێندێک مەتارات و ئەو شتانە ماڵات نایە لە وڵاتانڕە ساڵان پێشتر ماڵاتی زۆر دەهات ئێستا ئەو ساڵیش قوربانیەکە هەر زۆریش باشە خەڵک دەیکڕێ هەر زۆر باشە هەر خەڵک زۆر باشە بە حەقەت پێڵەوە خەڵکی ئەگە بڵێ مەسەلە مەعاش بێ خەڵکی مەعاش خۆر کەمتر قوربانێ دەکات زیاتر خەڵکی کاسبە قوربانێ دەکات خەڵکێک ئەگەر فێر بێ قوربانێ ئللا دەیکا بە قەرزیش بیکا دەیکا ئەوەی فێریش نەبێ ئەو ساڵی ڕۆژی قوربانێ دەڵێ ساڵێکی دی من دەیکەم ئەوەی فێر نەبێ ئەوە فێر نییە دەبێ فێریکەی دەنا خەڵکی فێر بێ قوربانی هەموو ساڵی هەر دەکا بەگران و بەگران بە هەرزان ئەوەندە زێڕەیە 5 ملیۆنی دەکا نێنگونێک بە 2 ملیۆنی بێ بە 1.5 ملیۆنی بێ دەڵە وڵا کاکە گیان گرانە ئەی بۆ ئەوەندە زێرە 5 ملیۆنی دەکا باشە جگە لە ئاژەڵی گەورە ئاژەڵی بچووکیش گران بووە هەمووی گران بووە هەموو ئاژەڵە گران بووە خەڵکیش بەخێوی ناکە ئێستا بڕۆ لە گوندەکان کاکەگیان خەڵکیان وەلێ کردووە خەڵک لە گوندەکان ماسی دەکڕی حیبنێ کابرا لە گوندی بێ ماستی بکڕی مانگایکی نەبێ بۆ بەخێوکردنی ئەمانە هەموو هۆکارن بۆ گران بۆ هۆکارن ئارەوەڵا پشتگیریشی ناکە حکومەت هاوکاری بکات چی دەبێت ئەو ساڵی وشکە ساڵی بێ پشتگیریەکی بکە شتێکی بداتێ با لەوەڕی پێ بکڕی شتێکی بداتێ با ئاردی پێ بکڕی جۆی پێ بکڕی ئەنی چ دەبێت هیچ لە مەسەلەکەی دەگۆڕێ ئەوجا بۆ خەڵکەش باشە چەندی لەسەر مەیگرانکەن چەندی بازی بخەنە سەرما ئەمە دەیهاوینەوە سەر ئەو میلەتەی ئەگە پەرۆشی ئەو میلەتانە باسیدی بازی نەخەنە سەرێ ئەو ساڵ بەراورد بە پار جوانەکە 1000 دینار 1000 ڕۆپەی فەرقە نێنگونیش هەروە جوانەکە پار بە 7 ڕۆپەی بۆ ساڵ بە 8 نیویە نێنگون پار بە 7000 بە 6000 بۆ ئەو ساڵ بە 7000 ڕۆپەیشە نرخەکان ئەو ساڵ بەراورد بە پار گرانترن ئەی کڕیاری کەم کردوتەوە ناوەڵا باش شەر بێ باشە لەخوا بە زیاد بێ خەڵکە دێ دەکڕێ بە هەموو نوعەکارەکەی ئەوەی تێوەچوونی با خەڵەکەی خۆی دەزانێ خەڵکە باش دەکڕێ لەخوا بە زیاد بێ بازاریش خراپ نییە باشە هیچ گرفت و کێشەی کەتان هەیە خەڵک ڕوبەڕووی کێشە گرفت دەبێتەوە وڵی تا ئێستا لەخوا بدە هیچ چێژۆ گرفتێکی وامان نەبوو بەڵام ئەگەر حکومەت هاوکاری ئەو کەسانە بکە ساحب حیوان و علەف و شتیان بۆ دابینکە و دەرزی و دەرمانە بۆ دابینکالەوەیە حیوانەکە سعرەکەی دابەزێ بەڵام ئێستاکانە هەم کەس دەسە باخەڵەکەی خۆی ئیش دەکا ئەوەیە مەسەلەکە کە حیوانەکە گرانە حیوانیش کەمە حیوانی دەرەوە دێ حیوانی دەرەوە ئەو جۆرجی دێ ئەرمەنی دێ ئەوانش بۆ قوربانی نابن بۆ زۆری ماڵی کوردیەکەی بۆ قوربانی دەبێ بۆچی ئەوان بۆ قوربانی نابن ئەوان گۆلک دێ ئەوە ماڵە قوربانەکەی نانێرن بۆ ئێرە بە زۆری هەموو گۆلک دێ گۆلکە 270 کیلۆ جوتی 280 کیلۆ 300 کیلۆیە ی خۆمان کوردیەکان و 3 ساڵە ئەو بۆ قوربان دەبەست ئەو 1 ساڵە گۆلکی ساڵەیە پار لەبەرداشی بۆ ساڵ دێنێرن بۆ ئێرە بلۆرە بۆ قوربانی نابێت